ئێمە دوو ڕۆژی تر کە دەریاو زەریاکان وشک بوو ئاونەما خەڵک ئاوی لەکوێ دەسەکرێت. چونکە ئێمە ڕۆژانە زیاتر لە 27,000 درەختمان ئەبڕێتەوە بۆ دروستکردنی کلێنس. ساڵانە زیاتر لە 500,000 ئاژەڵ بەکار ئەهێنرێ بۆ مەبەستی تاقیکردنەوە لە سەریان بۆ بابەتەکانی جوانکاری. زۆر جار یعنی نەبوونی ڕۆڵی تاک لە ڕوبەڕووبوونەوەی ئەم کێشانە کێشەکە گەورەترەکات. یەکێک لە هۆکارەکانی بە فیرۆدانی ئاو خۆشۆرینە. یعنی خەڵکە بینیت بۆ نمونە هەموو ڕۆژێک خۆیشوە و هەر خۆشۆردنێکیشکەیکا کاتێکی زۆرە خایێنێ. ئەمە واتە ئاوێکی زۆر بە فیڕۆدا. ئەمەش بە هەمان شێوە کاریگەری خۆی هەیە لەسەر ژینگە. چارەسەری ئەمە چییە؟ کەسەکە ئەتوانێت لە جیاتی هەموو ڕۆژێ بۆ نمونە چەند جارێک لە هەفتەیەکە خۆی بشوات. و هەر کاتێک خۆی شۆرد لە جیاتی کاتێکی زۆر کاتێکی کەم لە حەمام بمێنێتەوە خۆی بشوات. ئەمە بۆچی باشە؟ بۆ باشە ئاوێکی کەمتر سەرفەکرێت. چونکە ئێمە ئەم ئاوە سامانە، یعنی سەروەتێکە مرۆڤ بەهای نازانێ هەتاکو لە دەستی نەدا. ئێمە دوو ڕۆژی تر کە دەریاو زەریاکان وشک بوو ئاونەما خەڵک ئاوی لەکوێ دەسەکرێت. یعنی ژیانی هەموو بوونەوەرەکان لەسەر ئاو بەندە. کەواتە ئاو ئاڵتونە. بەڕاستی ئاو ئاڵتونە، ئەبێ ئێمە قەدری بزانین. زۆر جار ئێمە ئەبینین کە کۆمەڵی خەڵک بە مەبەستی ڕاوکردن ناچنە ناو سروشت، یاخود بۆ چێژبینین سەردانی سروشت ئەکەن، تر بۆ نمونە کەسی شاخەوان بێت، کەسێک بێ بۆ سەیران سەردانی سروشت بکات. بۆ نمونە لەوێ ڕوبەڕووە بێتەوە لەگەڵ ئەو زیندەوەرانەی کە لە ناو سروشتە ئەژین، بۆ نمونە مارێک ئەبینێ یاخود بەرازێک یاخود ورچێک. زۆر جار کێشەی ئەومان هەیە کە ئەم کەسە نازانێت چۆن تەعامل بکات لەگەڵ ئەم زیندەوەرانی کە لە ناو سروشتە ئەیان بینێ. و هەنێ جار بۆ نمونە بەهۆی ئەو ترسەی کە لە لای دروست ئەبێت، بۆ نمونەوە ئەزانێ هەموو مارێک پێوە ئەیە، یاخود ئەگەر ئەم لەم شوێنەی خۆی بێ مارەکەیە پەلاماری ئەم ئەیە یاخود پێوە ئەیە. بەڵام بەو جۆرە نیە. ئێمە زۆربەی بۆ نمونە ئەگەر باسی مارەکان بکەین، زۆربەی ئەو مارانەی کە لە کوردستانە هەن بۆ نمونە ژەهراوی نین، چەندانەیەکی کەممان هەیە ژەهراوین. بۆ نمونە ئەگەر بەراز بێ یاخود ورچ بێت یاخود هەر ئاژەڵێکی تر بێت، ئەبێ فێر بین چۆن تەعاملیان لەگەڵا بکەین کە بەداخەوە ئەو کەسانەشی کە بۆ نمونە شاخەوان یاخود زۆر کۆنتاکتیان لەگەڵ سروشتە هەیە ئەم زانیارانەیان لا نییە. ئێمە ئەتوانین پێشنیاری ئەوەیان بۆ بکەین. ئێمە بۆ کۆمەڵێک وێبسایت و ڤیدیۆ و چەناڵ و ئاپ هەیە، بۆ نمونە توانن لە ڕێگەی ڤیدیۆیەکەوە فێری ئەوە بێت چۆن تەعامل بکات لەگەڵ ورچێکە یاخود بەرازێکە یاخود هەر ئاژەڵێکی تر، یاخود دەتوانێت بۆ نمونە جۆری ئەو مارانەی کە ژەهراوین لەگەڵ ئەوانەی ژەهراوینی، چکە وەکو وتمان چەندانەیەکی کەممان هەیە ژەهراوین، یعنی تۆ توانی زۆر بە ئاسانی بیان ناسیتەوە. بۆی ئەمە واکات پارێزگاری لەو گیانلەوەرانە بکەین کە لە ناو سروشتە هەیە و بە هەمان شێوە پارێزگاریشە بۆ خۆمان، چکە ئێمە بە زانیاری فولەوە ئەچینە ناو سروشت، چێژی زیاتر ئەبینین، ئەو ترسەشمان نامێنێ و زەرریشمان نابێ بۆ سەر سروشت. بابەتێکی تر کە زۆر گرنگە ئەویش بەکارهێنانی دەست وشکردنەوەی لە کاتی دەستشۆردنمانایە. مەسیرەکەیت کاتێککە دەستمانە شوین لە چێشخانە بێت، لە ماڵەوە بێت، لە هەر شوێنێکی ترا بێت، پشت بە کلێنز ئەبەسن بۆ دەست وشکردنەوە. ئەمەش گرفتێکی تری بۆ دروستکردنی، چونکە ئێمە ڕۆژانە زیاتر لە 27,000 درەختمان ئەبڕێتەوە بۆ دروستکردنی کلێنز. ئێمە لەبری ئەوە لە ماڵەوە ئەگەر کە دەستمان ئەشوین ئەتوانین پشت بە خاولی لای مەخسەلەکە ببەسین لە بریەوەی کە کلێنز بەکاربێین و لە چێشخانە و لە دەرەوە کاتێک کە ئێمە ئەو کارە ئەکەین لە بریەوەی کە بۆ منە کلێنز بەکاربێین با دەستڕێکی ئەوان پێ خۆ کێشەمان چییە؟ بەم دەسڕا زۆر بە جوانی دەستی وشکەکەیتەوە و ئەم دەسڕا ئەتوانین زیاتر لە 200 بۆ 300 جاری تریش بەکاری بێنیتەوە
ڕێگەشمان لێ ناگری یان ئێمە زۆر ئاسانترە یان ئێستش بۆمە کەسە بەتەمانەکانمان هەتا ئێسەر سێرەگەی هەر دەستە سڕیان پێ ئەنوا ئۆشال زۆری جوان دروستەکەن یان پیانە و هەتا لە قوتابخانەیە من بیرمێت کە لە ڕیزا ئەوەسین لە ناو ساحەیە مامەساوا ڕیزێکردینە بۆیە دەستە سڕێکمان لە بینی هەردوو پەنجەوانە بەم پەنجە بگرتایە چەند جوان بوو کەواتە بۆچی ئێمە ئەمەمانە کرد لەبەرەوەی کە پشت بە کۆمەڵشتی باش ببەسین نەگەوەی کەشتی خراپ ببەسین و زیانمان پێ بگات ژیانمان هەمووی بۆ بە سەفەری بەڕاستی یەکێکی کە لە کێشەکان زۆری بەکارهێنانی ئۆتۆمبیلە ینی تۆ لە خێزانێکا بۆ نمونە دوو کەس سێ کەسە دوو ئۆتۆمبیل سێ ئۆتۆمبیل بەکارێنن کە ئەسڵەن زەرور نییە یعنی ئەمە باشترین ئەمە هەرچەنە خۆی هۆکارێکە بۆ پیسبوونی هەوای شارەکان و سەرچاوەیەکی نەخۆشیشە بۆ خۆ و جارێکی کەش چارەسەرەکەی زۆر ئاسانە ینی هەموو تاکێکە توانێت بۆ نمونە لە ماڵەکەیە ئەو دوو فەرمانبەرە خوێندکارە یان هەر کەسێکە لە دەرەوە لە جاتەوەی دوو ئۆتۆمبیل بەرنە دەرەوە یەک ئۆتۆمبیل بەرنە دەرەوە با دەدەقە زووتر تۆ بڕۆیتە دەرەوە بەڵام بەشدار نابی لە پیسبوونی هەوای ناوچەکە و هەروەها بۆ خۆش و ینی تێچووی بەکارهێنانی دوو ئۆتۆمبیل لەکوێ تێچووی بەکارهێنانی ئۆتۆمبیلێک لەکوێ بۆ خۆش و هەم سەرچاوەیەکی کەی داراییە واتە نابێتە هۆی زیاتر خەرجکردنی پارەی تۆ کە بۆ ڕۆژگاری ئێستا زۆر گونجاوە واروەها ئەو هاوڕێیانە ئەکرێ و هاوڕێیانی کە لە شوێنێکە لە مۆسەسەیەکە ئیشەکەن یان خێزانەکان بە شێوەیەکی گشتی گروپچاتێکیان هەبێ بۆ نمونە بۆ ڕێگایەکی دوور هەولێرە یان جێگایەکە ڕۆی ئەکرێ بڵێ کەیتر لەگەڵ منە سبەی ئیشێکی هەیە بۆی لە جاتیەوەی بە دوو سیارە بڕۆی بە یەک سیارە بڕۆی کە ئەمە لە هەموو دنیایە باو پێوترێ کارپۆڵین واتە شەراکەت لە بەکارهێنانی سیارەیە ئۆتۆمبیلە هۆیەکانی گواستنەوەیە. ڕۆژ بە ڕۆژ کێشە ژینگەکان زیاترە بن و قەیرانی ئەو گەورەترە بێت و ئەمەش تاک بەرپرسە لێت تا ڕادەیەک و زۆر جار یعنی نەبوونی ڕۆڵی تاک لە ڕوبەڕووبوونەوەی ئەم کێشانە کێشەکە گەورەترەکات و ئێمە وەک وەرتاکێکی ناو کۆمەلگا توانین بە ئاسانی ینی ڕوبەڕووی کێشانە بینەوە بە بەشداریکردن بە ئەندامبوون لە ڕێکخراوانی کە کار بۆ پاراستنی ژینگاکەن و بە ڕۆڵبینین لە چالاکیەکانیان کە بۆ منە چالاکی پاکردنەوەی ژینگە یاخود سەرچاو ئاویەکان تاک لێرەیە کە ڕۆڵی هەبوو ئاسانتر ئێماتوانین ڕوبەڕووی ئەو کێشە ژینگەیانە بینەوە. وەکەومان نزانی لە زۆربەی بۆنەکانە و لە بۆنە تایبەتی و گشتیەکانە و لە یادەکانە لە پرسەکانە و لە ئامادەکردن بۆ کەمپینەکان فلکسێکی زۆر بەکارەهێنرێت کام فلکسێ لە مادێک دروستکراوە کە دۆستی ژینگەنیە لە کۆتاییە بۆ یەک جار و فڕێ ئەدرێ ئەگەر هاتوو ئێمە بیر لە ئەو پاشەڕۆی بکەین کە لە کۆتایی هەموو بۆنەکانە دروست ئەبێت کێشێکی ژینگەی گەورەیمان بۆ دروستە بێت کە ئێمە هەم پارێکی زۆر لە ئامادەکردنی و فلکسانەیە سەرفەکەین هەم لە کۆتاییشە ئەبێت بە پاشەڕۆ بۆ یەکجارە وەکو چارەسەریەک وەکو هەنگاوێک بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە ئێمە ئەتوانین بەدیلەکە بەکاربێنین پاچە قماشێک بەکاربێنین بۆ نووسین و دانانی ئەو زانیاریانی کە لەسەر بۆنەیە هەیە و لە عینەن کاتیشە ئەتوانی کارتۆن بەکاربێنین من خۆم بە نمونەیەکتان بۆ هێنمەوە کە کەمپینمان کردووە و زیرۆ پلاستیک ئێمە لە کەمپینەکە ئێمە ئیشمان کردووە هەدەفەکەمان ئەوە بۆ کە هیچ پاشەڕۆیەکمان نەبێت کارتۆنمان بەکارهێناوە لە باتی فلکس کە ئەوەی ویستومانە بە شێوەیەکی ئاسان هەموو کەسێک شتوانێ ئەوە بکە ئەوانی کە کەمپین ئامادە ئەکەن ئەتوان سوود لەم بیرۆکەی وەربگرن بۆ ئامادەکردنی کەمپینی داهاتوە.
هەر دەنگێکی بەرز بێتە هۆی بێزاری مرۆڤ بە ماڵێن جاوەژاو. یەکێ لە کێشە ژینگەیەکانی کە ئێمە هەمانە پیسبوونە بە دەنگ. واتە پیسبوون بە دەنگ بیستنی دەنگی نائاساییە. ئێستا بۆ نمونە ئەگەر تۆ بڕۆیتە ناو گوندێک گوێت لە بۆ نمونە چۆلەکەکانە بێ، گوێت لە جۆگەی ئاوەکانە بێ، واتە دەنگێکی هێمنکەرەوەیە بۆ مێشک. بەڵام بۆ نمونە کاتێ ڕۆین بۆ سەیران یاخود تەنانەت ناو ماڵەکانیشمان وەنە دەنگی بەرز هەیە، هاوار هەیە، یاخود بەکارهێنانی بڵندگوەکان هەیە، ئەمانە کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ دروستەکەن، بەمانایەکی تر کاریگەری لەسەر ژینگە دروستەکەن، چونکە مرۆڤیش بەشێکە لە ژینگە. زۆر جار بەهۆی ئەوەی کە ئێمە حەزمان لە ئاژەڵی ماڵیە بۆ نمونە وەکو سەگ و پشیلە و یاخود کۆمەڵێک باڵندە و ئاژەڵی تر کە بۆ نمونە ئەمانی کە لە قەفەس ئەنرێن لە ماڵەوە لەلایەن خەڵکەوە بۆ نمونە ڕاگیر ئەکرێت، کۆمەڵێک کێشە دروست ئەکەن کاتێک ئێمە ئەم ئاژەڵانە تێکەڵ بە سروشت بکەین. بۆ نمونە کۆمەڵێک ئاژەڵمان هەیە وەکو سەگ و پشیلە و ئەمانە، کاتێک ئەمانە بەڕەڵا ئەکرێن لە سروشت، هەنێ جار بۆ نمونە بەهۆی نزیکی جۆرەکان لە یەکەوە، بۆ نمونە دوو جۆری جیاواز بۆ نمونە سەگ و گورگ، کە ئەمە بێتە هۆی بۆ نمونە زاوزێ لە نێوانیانە کە بێتە هۆی دروستکردنی جۆرێک کە جۆرێکی دووڕەگە، هەنێ جار ئەو سیفەتانەی تایەتی یعنی هەڵگری سیفەتی هەردوو جۆرەکەی بۆ نمونە لە سەگ و لە گورگ یان هەنێ سیفەتی تری هەیە بۆ نمونە دڕترە یاخود کۆمەڵێک سیفەتی تر، کە ئەمە خاڵێکی خراپە، ینی بڵین لە جۆرە سروشتێکی خۆی لا ئەیات. لەبەرەوە یەکێک لەو زیانانەی تێکەڵکردنی ئاژەڵی ماڵی بە سروشت لەگەڵ ئەوانەی کە لە سروشتان یەکێک لە خاڵەکان ئەوەیە. خاڵێکی تر ئەوەیە بۆ نمونە ئەبێتە هۆی گۆڕانی جیناتیان. بۆ نمونە باڵندەیەکت هەیە لەگەڵ ئەو جۆری باڵندانەی کە لە ناو سروشتا هەیە نزیکە، بەڵام ئەم باڵندەی هاوردەی شوێنێکی ترە. کاتێک کە تۆ بەڕەڵای ئەەکەی لە سروشت ئەبێتە هۆی بۆ نمونە جیناتیان بگۆڕێت، یاخود بۆ نمونە لە کاتی زاوزێکردنە ئەم جیناتە بەرەبەرە جیناتە ڕەسەنە کوردیەکە بەرەو کەمبوونەوە بچێتی تر بۆ باڵندە بێ، بۆ ئاژەڵ بێ، یا بۆ هەر زیندەوەرێکی تر بێت. و کێشەیەکی تریشمان هەیە بۆ نمونە هەنێ باڵندەمان هەیە تایبەت نین بە کوردستان، بۆ نمونە وەکو باڵندەی مینا، بەڵام ئەگە سیرکەین لەم چەند ساڵی دوایە ڕێژەیان بە شێوازێکی بەرچاو زیادی کردو، چونکە ئەمانە بربەرەکانی دروست ئەکەن لەگەڵ ئەو زیندەوەرانە ئەو باڵندانەی تر کە لە ناو سروشتا هەن، بۆ ناچن هەڵەسن بە تێکدانی لانەی ئەو باڵندانێک کە لە ناو سروشتا هەن و خۆیان ڕێژەکان زیاکەوە بنە هۆی کاریگەری خراپ لەسەر ڕێژەی ئەوانەی تر. بۆی ئێمە توانین وەکو هەنگاوێک ئەم ئاژەڵانە بەڕەڵایان نەکەین لە ناو سروشت، یاخود ئەگەر بۆ نە سەگێک یا پشیلەیەکی ماڵیمان هەیە نەهێڵین تێکەڵ ببێت بە سەگی بەڕەڵاو ئەو ئاژەڵانەی لە ناو سروشتای و هەر باڵندەیەکیان پەلەوەرێکی تر کە هەمانە لە لای خۆمان بهێڵینەوە و تێکەڵی نەکەین بە سروشت و بە تایبەتی ئەگەر دڵنیابینەوە کە جۆرەکەی تایبەت نییە بە کوردستان و هاوردەی وڵاتانی ترە. بۆ بەرهەمێنانی چیمەنتۆ ئێمە پێویستمان بەوەیە کە چیاکانمان بتەقێنرێتەوە و بۆ کاتی تەقاندنەوەی دوای ئەوە بەکوورەکردنمان هەیە، ئەم بەردەی بەکوورەکردنمان هەیە گەرمکردن و بۆ کوورەکانیش گەرمکردنی کوورەکانیش تایە ئەسووتێنرێت لە هەر دقەیەکا دوو تایە و تایەکی دوو تایی گەورە، دوو تایی بچوو و تایەکی گەورە و زائیدەن 1800 تایەیە لە 24 کاتژمێرەکەیە کە بە بەردەوامی کارەکە ئەم کارگەیە و زیانێکی زۆر گەورە ئەگەینێ بەو ناوچەی کە تایەتی ئەم کارگەیە، لەبەرەوەی هەم دووکەڵێکی زۆرە کاتە بەرگا هەوامانەوە و لە هەمان کاتی سێرەکەی دێمە گرفتی ئەوەشمان هەیە سێرەکەی ئەم هەموو دووکەڵا ئەبێتە هۆی ژەهراییبوونی خاکی ناوچەکە لە دەستدانی چیاکانمان و هەنگاوی چارەسەری ئەوەیە ئێمە دوورکەوینەوە لە بەکارهێنانی چیمەنتۆ. چۆن چۆنی دوورکەوینەوە؟ لە کاتی بەکارهێنانە هەوڵ بین کەمترین چیمەنتۆ خەسار بکەین
و هەنگاوی دووەم ئەوەیە پشت بە جۆرە موادێکی تر ببەسین کە پێویستی بە چیمەنتۆ نەبێت. هەنگاوی سێم ئەوەیە ئێمە ئەم جۆرە خشتە زمانەیە کە زۆر جوانترە لە قەدیمیشا بەکار ئاهات. ئەم خشتە لە چی دروست بووە؟ لە خاک و ئاو دروست بووە و کاتێکیش کە بۆ منە خراپیش بوو ئەم خشتەیە لە کاتی بارانبارین و کۆنبوونیە شیبوونەوەی هەر خاکە خاک بە خاک زیان ناگەێنێ بە خاک کەواتە ئێمە ئەتوانین دیقەت ئەم دیوارە جوانە بە ئەگەر دیمەنێکی بلۆک بواە ئێمە ناهاتین لێرەیە دیمەن وەربگرین چونکە خشتە و دیمەنێکی سروشتی هەیە ئەتوانین بەکاری بێن وەک گەرمی و ساردی ئەم خشتە زۆر باشترە لە چیمەنتۆکان چونکە ئەم گەرمیە و ئەکات ڕێژەیەکی وزەیەکی کەمتر سەرفکەین لە هاوینە و لە زستانی شاوزەیەکی کەمتر سەرفکەین بە هەمان شێوە کەواتە ئێمە توانین بەدیلمان هەیە نزیک بینەوە لە خشتەکان دوورکەینەوە لە چیمەنتۆ. کێشەیەکی گەورەتر بۆ هەوای شارەکان زۆری ژمارەی ئۆتۆمبیلەکان بۆ خۆیان سەرچاوی پیسکردنی هەوان بۆ لەبەرەوەی ئەو سەرچاوی سوتەمەنەی بەکارێنن بەداخەوە عێراقێکی کە لە وڵاتانەی هەتا ئێستا ئەو گاز و بنزینەی بەکارهێنێ بە قوڕقشم معالەجە کراوە کە ئەمە لە هەنێک وڵاتی وەکو عێراق و ئێران و ئەفغانستانە ماوە گینا لە هیچ شوێنێکی دنیای نییە زۆر بەرگۆمانەکەوێت کە کۆنڤێتەر بەکار بێ ینی ئەو جیهازەی کە بێتە هۆی کەمکردنەوەی دەردانی گازەکان بەداخەوە تەنانەت ئەو جیهازەش لەگەڵ ئەو گازۆلین و ئەو سەرچاوە وزەیە کار ناکا کە بە قوڕقشم معالەجە کراوە بۆ نمونە لەنەو شاری سلێمانیا پیسترینە و شوێنانن ترافیکانکانن شوێنە قەرەباڵغەکانن وەکو شەقامی سالم بەڵام ناگایەنە خۆمان چەند سەعات لەوێ مێنینەوە ئەو هەموو هەوا پیسکراوە هەڵەمژین کە زۆر لە پێوەرەکانی ئاژانسی پاراستنی ژینگەی ئەمریکی و ڕێکخراوی WHO بە 50 جار و بە 30 جار زیاترن. بۆ ئەمە چارەسەر چییە؟ کاتێک کە تۆ لە ترافیکێکە ئەزانی زۆرە مێنیتەوە لە قەرەباڵغێکە باشترین چارەسەر ئەوەیە تۆ سیارەکەت ئەو فترەیە بکوژێنیتەوە و نەکردنەوەی جامی ئۆتۆمبیلەکانە بەداخەوە ئێمە هۆشیاری ئەوەمان هێشتا زۆر نەگەشتۆتەوەی کە چەند هەوای پیس لە ئەنجامی کردنەوەی جامی ئۆتۆمبیلەکان هەڵ ئەمژین و چەند بەڵای خراپ بۆ تەندروستی خۆمانە هێنین. یەکێکتر لە کێشەکان بە فیڕۆدانی ئاوە لە ئاویانی باخچە گشتیەکان بوون باخەکان یاخود ئەو ماڵانەی کە باخیان هەیە لە ماڵەوە ئاوێکی زۆر بە فیڕۆچێت کە کاتێک بە شێوازی تەقلیدی ئاوی ئەم ڕۆکانە ئەدەن و زەرریشی هەیە هەتا بۆ خاکەکە و ڕۆکەکەش سوودێکی وای لێ نابینێت. لە بەرامبەر ئێمە ئەتوانین شێوازی تەکنیکی تازە بەکاربێنین پێشکەوتوو بەکاربێنین بۆ ئاویانی گوڵەکانمان یاخود ڕۆکەکان کە بۆن سیستەمی دڵۆپاندن هەیە پێچەیەکی کەمی هەیە و ئاوێکی زۆر کەم بەکارێنێت و سوودێکی زۆری هەیە بۆ ڕۆکەکان حتا ئەم سیستەمە لە سا هەشتا ئاوی کەمتر بەکارێنێت بەراورد بە سیستەمی بۆ ئاویانی تەقلیدی و بۆیە یعنی ئەگەر ئێمە هەوڵ بین ئەو شێوازی ئاویانانەی کە هەیە بەکاری بێنین بۆ ئەوەی ئاو بە فیڕۆنین و ئاوێکی زیاتر بگرینەوە. وەکەومان نەزانین ئەو بەرهەمانی کە ئێمە ئەیان کڕین بە تایبەتی بەرهەمە خۆراکیەکان باس بکەین کە لە شوشەیە ئێمە ئەیان کڕین. ئەو شوشەیە زیانی هەیە کە کات ئێمە بۆ یەک جار بێت و فڕێ بین. بۆ نمونە تەمەنی شیبوونەوەی شوشە لە سروشتا زۆرە مەلاین ساڵێوێت تاکوشیە بێتەوە. بەڵام ئێمە بۆی جارێکی تر ئەو شوشەیە بەکاربێنینەوە سوودی لێوەربگرین فڕێ نین ئەتوانین جارێکی کە بەرهەمی خۆراکی تریتی هەڵبگرین وەکو خۆراکە بڵێن ئەو خۆراکوشکەکانی تیا هەڵبگرین یاخودا و دەرمانی تیا هەڵبگرین ئەمە بێتە هۆی ئەوی جارێکی کە تۆ ئەو بەرهەمە بەکاربێنیتەوە ڕیوزی بکەیت لە باتی و بۆ یەک جار بەکاری بێنیت و کومادێکی دیسپۆزەبڵ
بخێتە سروشتەوە و زیان بۆ ژینگە دروستکە و پاشەڕۆیەکی زیاد دروستکە ئێمە توانین جارێکی کە لە ناو ماڵەکانە بەکاری بێنینەوە ئەمە شنگاوێکە کە هەمومان توانین پێی هەستین لە ماڵەکانی خۆمانە و ڕێژەی ئەو پاشەڕۆیی کە ڕۆژانە دروست ئەبێ ئێمە کەمی کەینەوە و ببەشێک لە چارەسەر بۆ کێشە ژینگەیانەی کە هەمان. کاتێک ئێمە لە ماڵەوە جلو پۆشاکەکانمان پیسە بێ بۆ شۆردنی کاتێک پەنا بینە بەر بۆ نمونە غەسالە یەکێک لەو شتانەی خەڵگەیکا بۆ نمونە لەوانەیە یەک پۆشاکی هەبێ یاخود دوانی هەبێ ئەی خاتە ناو غەسالەکە و ئەیشوە کەمە کارێکی غەڵەتە بۆچی چووکە تۆ ئەگەر یەک پۆشاک و دوان بێ یاخود 50 دانە بێ بۆ نمونە ئەو هەر هەمان بەڕاو سەرفەکە بۆیە هەنگاوی چارەسەر بۆ ئەمە ئەوەیە تۆ لە جیاتی ئەوەی بۆ نمونە یەک پۆشاک دوو پۆشاک بەم غەسالەیە بشۆی هەموو ئەتوانی کۆکەیتەوە یەک جار بیشۆی یاخود ئەگەر ئەوەت نەکرد ئەتوانی تۆ ئەم یەک پۆشاک و دوانە بەدەست بشۆی یعنی شتێکی ئاسایی و ئاسانە لە جای تۆ ئەو هەموو بڕە ئاوە سەرف بکەیت کە ئەمە کاریگەریەکی زۆری لەسەر ژینگا بێت بەم هەنگاوەیە ماتوانین بڕێکی باش لە ئاو زە پاشەکەوت بکەین کە ئەمەش لە داهاتووی ژیانمان یعنی لایەنە ئەرێنیەکانی ئەبینینە. زۆر جار ئێمە وەکو تاک بۆ نمونە کۆمەڵێک بابەت هەیە زۆر گرنگی پێنایەن بۆ نمونە هەنێک بابەتی بۆ نمونەوەکو بابەتەکانی جوانکاری کە تێیدا ساڵانە زیاتر لە 500,000 ئاژەڵ بەکار ئەهێنرێ بۆ مەبەستی تاقیکردنەوە لە سەریان بۆ بابەتەکانی جوانکاری تر بە مەبەستی سوورا و مکیاج و کۆمەڵێک بابەتی تری جوانکاری ئەمانە پیان ئەوترێ ئەو بابەتانە کە پێویست نییە لەسەر ئاژەڵان تاقی بکرێتەوە چکە ئەمانە دەرمانێک نین کە ببنە هۆی چارەسەری ژیانی خەڵک یاخود ببنە هۆی بۆ نمونە ڕێگریکردن لە کۆمەڵێک نەخۆشی گوازراوەی خەتەر یاخود بۆ نمونە ڕێگریکردن لە نەخۆشی شێپەنجە ئەمانە کۆمەڵێک بابەتی جوانکارین ینی پیان ئەوترێ بابەتە ناپێویستەکان و هەنێ جار ئێمە کە لە بەکارهێنانی ئەم بابەتانەیە زۆر گرنگی بەوە ناین بەڵام لە جیهانە کۆمەڵێک بڕاند هەیە کە ئەم تاقیکردنەوانە لەسەر ئاژەڵان ناکەن بەڵکو پەنا بنە سەر ئەو ماوادانی کە چەندین ساڵە هەیە و زیانیان بۆ مرۆڤ نییە هەر ئەوانە بەکار ئەهێننەوە لە دروستکردنی بابەتی جوانکاریە لەبەرەوە هیچ ئاژەڵێک زیانی پێناگا بەڵام بەداخەوە کۆمەڵێک بۆ نمونە کۆمپانیای تر یاخود بڕاندی تر بە مەبەستی بازرگانی یەت کۆمەڵێک مەوادی تر ئەهێنێ کە داخڵی ئەم بابەتی جوانکاری ئەکا و لەگەڵیشیە تاقی ئەکاتەوە لەسەر کۆمەڵێک ئاژەڵی زۆر وەکو وتمان ئەم تاقیکردنەوەی و ئەم بەکارهێنانانە پێویست نین بۆیە ئەبێت هەڵبین زۆرترین دۆستایەتیمان هەبێ بەرامبەر ئاژەڵان و هەوڵی زیانگەیاندن بەوان نەی بۆیە وەکو تاکێک ئەتوانین لە کاتی هەڵبژاردنەکانمان پەنابینە سەر ئەو بڕاندانە یاخود ئەو کۆمپانیانی کە زیان بە ئاژەڵان ناگەێنن بەڵکو بە شێوازێکی سروشتی ئەو ماوادانە بەکارێنن کە چەندین ساڵە بەکار ئەهێنرێ و هیچ زیانێک بە ئاژەڵانی دەوروبەر و ئاژەڵە تاقیگەیەکان ناگەێنن. لەسەر شەقامەکان هێڵی پەڕینەوە هەیە و ئەم هێڵی پەڕینەوەوانە بەڕاستی بۆیە دروستکراون کە ئێمە پشتیان پێ ببەستین لە کاتێکا کە ئۆتۆمبیلەکان بۆ منە ترافیکەکە سەوز بووە و شۆفێرەکان ئەڕۆن مەفروض ئێمە ڕابوەستین بۆ ئەوەی کە تووشی کارەسات نەبین و جیالەوە کاتێک ئێمە ئەگەر بپەڕینەوە ترافیک سەوز بێت گیانی خۆشمانەکەوێتە مەترسیەوە و بەهۆی ئەوەی کە گیانیشمانەکەوێتە مەترسیەوە ئەم دەرئەنجامە مەترسیدارانی تریشی لێەکەوێتەوە تا ئەگەر بۆ منە خۆمان تووشی ڕووداو نەبین لەو کاتەیە تووشی ئەم حاڵەتانە ئەبین ئەبێتە هۆکاریەوەی کە سودەمەنیی زیاتر بسوودێنن ئۆتۆمبیلانە بەهۆی وەستاندنیان با تاوەکو پیادەکە ئەپەڕێتەوە و بەدەر لە سووداندنی ئەم سودەمەنیەکە بوونە دەخواستی بەرەمێنانی سودەمەنی سێرەکەی دووکەڵێکی زیاتر دەکرێتە بەرگە هەوامانەوە
و ئیسیحامێکی زیاتر دروستە بێت و لێرەیە گرفتی ئەومان بۆ دروستە بێت جارێکی تر سێرەکەی هەتاوەکو شەقامی سالم بۆ منە سەوڵەکە سێرەکەی هەرمووی ئۆتۆمبیل ڕیزە بێت هەتاوەکو 2 نەفەر پەڕێتەوە لێرە ئەگەر نەفرێک بۆ منە لەناو سیارەیەکا بێت لەناو ئەو سیارانەیە سێرەکی گیانی لەدەستێ ئەگەر بەرەو نەخۆشخانەی بەرن ناتوانن بیگەێنە نەخۆشخانە و جیاواز دەوانش ئێمە پێویستەکات جارێکی تر بۆ منە لە تەرەفلایتەکانە ڕەچاویەوە بکەینەوە حسابیەوە بکەین کاتی ئێمە جیایە کاتی ئەوانیش جیایە چۆن ئێمە ئەپەڕینەوە و هەوڵی کاتی خۆمانە ئەبێ حسابی بەرامبەرەکەشانگەی ئەوانیشی کە لەناو ئۆتۆمبیلان هەر مرۆڤن و کاتیان هەیە و کات بۆوانیش بینمە ڕاستی لە کاتی ئەوانیش نەبژین بۆ ئەوەی کە ژیانمان ئاسانتر بڕوات و ژینگەیەکی باشترمانەوێ بەڕاست بەم هەنگاوەش ئەتوانین وزەیەکی باش پاشەکەوت بکەین و ژینگەش زیاتر بپارێزین بەڕاستی. یەکێکتر لە کێشەکان بەفیڕدانی ئاوە کە زۆر جار لە ڕێی ئەو بەلوعانە کە هەیە بۆ منە زەرێکی پێگەشت یا کۆن بووە و بە بەردەوامی لێچێت کە ئەمە خۆی لە خۆیان ئاوێکی زۆر بەفیڕۆ چێ لەوێ و حتا ئامارێکە لە ئەمریکا کراوە کە لە ساسی ئەو ماڵانی کە ئاوڕیان مەزبوطە بەلوعەکانیان مەزبوطە هیچ لێچوونێکیان نییە لە ساسی ئاویان بۆ گەڕاوەتەوە واتە لە ساسی کەمتر ئاویان سەرف کردووە لە بەبەرچاو لە ماڵانەی کە بەلوعەکانیان کۆنە تا دواتر و ئەمە ینی هەنگاوی چارەسەرەکەی زۆر ئاسانە ئەویش ئەوەیە کە تۆ ئەگەر بەلوعەیەکت لێچوونی هەیە یا خۆتشکاوە ئەتوانین چاکی کەیتەوە و ئەو لێچوونە ڕابگریت و زۆر ئاسانە هەمومان توانین بکەین.